خەلیفەکان و خەڵکەکانی تر خەڵکێکەوە نەویستم حکمی خوا جێبەجێ بکرێت جا مەسلحەتە ترسە بەرژەوەندیە بێ ئیمانیە بە ئەسڵی ئیشەکە کە لە سەیانەوە نوێی ئەمڕۆ بێ ئیمانیەکە جێبەجێ ناکرێت هەر با ئیمانی بە خەڵکەکە نەما باوەڕی پێی نەما شتیکە هەیە لە جیاتێەوە خەڵکێکێ بە ناوی ئیسلامەتی و موسڵمانەتی شەواڵە بێن خواتە بێ لەگەڵ دیموکراسیا متوربەی بکەین بێ ئیسلام و دیموکراسی متور بکەین دیارەدارێکی زەڕە لای ئەو بەری نییە بێ لەگەڵ بەرهەمی مێشکە بۆگەنەکانی ئەمڕۆیە متوربە بکرێ بۆ شتێکی باشتر و جوانتری لێ دەرچێت ئەوانەی کە ئاوا ئەڵێن بە شێوەیە ئەکەن ئەبێ زۆر ئاگادار بین خوای گەورە لە قورئانە ئاگاداری پێغەمبەرێکە صلی الله علیه و سلم و اینجا ئەمێژە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێکی ئەفەرمێ ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق بەشێن هەوا ئارەزویان نەکەوی ها لادن لەم حەقی کە من بۆم ناردی هەڵ نەخەڵەتی هەمووتیانە لەو ملپانانەی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتۆتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتی بەساقە و کوڕەشیری دەکەم برازەشی دەکەم ڕوخسە دەی مامی خۆش وەزە قسە لەگەڵا بکە ئافەرمە قوربانیان وەرە شوورە ئەمرکە محەممەدیان بەساقە کوڕەشیری دەکەم باوکەکە تۆ کوڕێکی باش بوو برازایەکی شیرین بوو محەممەدیان کەس قسەی پێ وتووی کەس غەڵەتی بەرامبەر کردی کەس هەڕەشەی مەرگی لێ کردی کەس دەری کردووی لە شوێنی بەڕێز و بە حورمەت تۆ لە ناومانە ئێمە محەممەدە بەڕێز و کاکە خەریب و هەموو ڕیکسپیت مەکەیەکتر بکوژینی قوڕەیشێکتر بکوژین کە تۆ هاتی لەسەر دەستی تۆ ئەسڵ ڕەحمان کرد تۆ بەردەڕەشەکە و بە عەباقی خۆت خستە سەر عەباقی خۆت و بەدەستی ئێمە بەرزەکرد و بەدەستی خۆ خستە ناویرە هەمووتمان قەینا پێ ڕاستی بە صادق الئەمین ناومان بردووی ڕێز و حورمەتی دنیامان لێگرتووی کوڕی خۆمانی بە قوربان بۆ ئاوامان لێکەی حیا و شەرەف بردین ئێمە کرد بە بنێشتە خۆشەی سەردەمی هەموو عەرەبەکان هەر هەموو ئەڵەن گەنجێکیان تیاپەیا بووە دینی باو باپیرانی ڕیسوا کردو و پێش هەموو ڕیشتەکان کەوتو گەڵتە بە عەقڵیانەکە محەممەدیان 360 خوای جوانمان هەیە لە ناو کەعبەیە یەکیان خوای بارانباری یەکیان خوای شەڕە یەکیان خوای ڕستە یەکیان خوای ژن و ژنخوازی یەکیان خوای چی یەکیان خوای چییە کاس بێکەمان لەسەرەوەی تیجارەتمان لەسەرەوەی عەرەب لە هەموو لایەکەوێن بۆ زیارەتیان بتانە و قوربانیان بۆ کەنیسا تۆ وەڵی خواکانی و هەر 360ەکەی درۆیە بەس خوایەکی تۆ ڕاستەکە کەس نەیدیوە ئەخر وا نابێ باوکەکەم کورە دنیا هەر ڕەش و سپینێ بە قوربان وەرە باشت بە تەفاهومە بێ کاکە لە کەڵی شەیتان وەرە خوارەوە بە قوربان تۆ هەنگای لێمە پێ وەرە پێشەوە ئێمەش دە لە تۆی لە پێشەوە هەمزمانە لوسەی کە هەتا ئەمڕۆ کاری پێکرێ لەگەڵ موسڵمانە بڕۆن سیرە بخێن و هەمووی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکار هێنراوە بەس ساقەی سەری بم چی دەوێت پارە دەوێت إن كنت تريد مالا جعلناك أكثرنا مالا إن كنت تريد شرفا لم نقطع بأمر من دونك ڕێز و حرمەتی دێ والله ناڵم کەس بەبێ ئیزنی تۆ پەنجەبکا بە ئاوە هەرچی قەرارێ تۆ ئاخر جارە ڕێدەی نابێ جێبەجێ بکرێت إن كنت تريد ملكا ملكناك علينا ممكن دێوەکەی بە پاشا و گەورەی خۆمان ئەخر چی دێ محەممەد ئەگەر نەخۆشی دکتۆرە بۆینی چاکی کاتەوە ئافرەت دێ بەس بڵێ فڵانە کەس و لێومانەکەی چی ئەوێ بەس بڵێ ئەوە بەس کاکەونا باشە وەرە کاکە حەلێکی وەسڵ کاکە باتوە زێخن بگەینە هین بابا دەستمان نەچێتە خوێنی یەکتر و بام گەنجانەیەکتر دەخۆ کاکە براو کرۆ بەگشت برایە باوکە کرۆ بەگشت کوڕا دراسی کرۆ بەگشت دراسی حیزب و قەوەم و دژمنی یەکتر ێ بۆ واکەی بۆ وەرە کاکە وعد بێ ئێمە هەر هەمومانیان هەموو قوڕیشیشی بۆ ڕاستی یەکەم ساڵی خواکەی تۆ پەرستی بەس تۆ مەڵی خواکانی ئێوە درۆیەوە هیچی تیا بەسەر لێ بەزەوە دەماڵ ئێمە ئێ ساڵی خواکەی تۆ پەرستین بەس تۆ قسەیان پێ مەڵی کاکە سوگوسەری مەکە خواکانێ بە ئەوانە ئێمە شەن کاکە با پێکەوە ژیان بێ پێکەوە ئێمەش ئێوەش پێکەوە بژین بتەکانی ئێمەش لەگەڵ خواکەی تۆیە خواکەی تۆژەکەی بە خوایەک نا خواکانی ترە ئەی حەل ئەمە قبوڵ بوو بە زمانە لوسەی خۆی خوای گەورە چی فەرمێت بە پێغەمبەر فەرمێت فاڵسەوە ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا ئەگەر خوا فریاو نەکەوتایە ثابتی بکردیتایە دامەزرایتایە بە زمانە لوسەکانیان ئەمانە لەقەد كدت وەختە بوو تركن إليهم شيئا قليلا خەری و تۆزێک لابەی بەلایە بڵێ کاکە با خوێنی خەڵک نەڵجو با تۆزێ تەفاهومێ بکەین و تۆزێ بگەینە نەتیجەتێکەوە دینەکەی مخوات تەنازولی لێ ناکەین لە عەقیدەکە بەڵام تۆزێ لەگەڵ ئەمانە بێرم بم ئەوە بخۆ نەرمیەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەک ئەوەی کەوا خوا نەخواست تەنازول لە عەقیدەکەی بکات لەقەد كدت وەختە بوو تۆزێ تەنازولکەی تەرکەنوا ئیلەی ناڵەش تەنازول تەرکەنوا ئیلەیهم هەی وشان بەی بەلای شایی تۆزێ لێی نزیک بی تۆ تەفاهومێ بکەین
أي خاف ما قروا واتشيبو إذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات ثم لا تجد لك علينا به نصيرا ثم لا تجد لك به علينا نصيرا لا قروا كده يا محمد بس بحال يكتوز راسي بتاع بقسكاني بلا برشتان لدنيا شدو أو يهمو عالم عذاب ما يك لقيامتي شدو أو ده لدنيا شدو من خلقي تر كتبيان أنوينم كاتك هلا يريدو لدين دو قادم عقوبة كل قيامتي شدو قادم اینجا کەسیش نەبوو فریاو کرد لە دەستی خوارد زگارێکە بە خۆشەویستەکەی خۆی ڕەگە محەممەد صلی الله علیه وسلم باشە بۆ مەیاری مناڵان نییە کاکە مەیاری مناڵان نییە مەجاری کارێ وما كان استغفار إبراهيم لأبيه إلا عن موعدة وعدها إياه فلما تبين له أنه عدو لله تبرأ منه حتى دعاء إبراهيم كما باوكي يكن باخوة إلى باوكي خوش بها حتى أوندبو كذاني باوكي تر مجالي كان ما أفكرتوا كذاني من دوجمني خواه وناقرتوا تبرأ منه وتبرو حاشاي ليه بطاو باوكي من ليه أما أخلاقي بيغمبران وأما سيرين بيغمبران عليهم الصلاة والسلام أواش خوا أمري بيغمبر كله صلى الله عليه وسلم أفرمي شي أفرمي ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق ثاني بو تطبيقني أم شريعة شي أكن بقشتا شي فيو طلق اللي أكن بو أم شريعتي إخوات جيب جنك لرسال أرثا جاء فرمي لكل جعلنا منكم شرعة ومنهاجا وهل هموتان هديك شريعتكم منهاجك واتو بو جولة كاني نار بو مسيحي نار بو إسلامي نار بقو مكاني تر وهم يعني نردا مالي أي بو جي هوية نبو أي بو نبو ولو شاء الله لجعلكم أمة واحدة إخواني سهل هموتاني وهو يكبر نامو يقرسا ويكفي كمالي أنار همو كافر كانش بيساء وانشي مفهومان اگر همو بشرية كالبيك بارشا هم جاوازيات يعني به ولكن يبلوكم فيما أتاكم بذو حكمة إخوانك يا بوي بيكتر تحقيقا كاتو بوي كبي داون بو تحقيقا كاتو ذاني كي أوستي لسر ديني إخوة كي سامي دا إخو تاخينوكي أي مدروس كرنية من أمسر أرزبو أوي كاكا كي بيا إخوة درجة الأخيرة وبقفي إخواك شو شر إخواك كيش دينا كي فروشي ببطالي كي دنيا إخو أما تاخينوكا أما أي تشكاكي بلا كما هاتون تسرزي بس بول يبلغوا فيما آتاكم إيش فاستبقوا الخيرات بياو بياوية كجبر كان بو خير فاستبقوا مسابقي خير كانك مسابقي دعاكم تتاسى الذين هالقريتهم شي لك الكافر ومنافقة كان تجبر كان بوكي كان تاسي آخر ديمقراط خواسن هاي بيرا إسلامي مسلمان فلولا مسلمان كان فاستبقوا الخيرات ذلك كان تابعش لتطبيق الشريعة إخواك نكتازا بتازا بقدامني شي لك الأوانة تجبر كان بوكي كان تاسي آخر ديمقراط خواسن كان ذات العلماني إلى الله مرجعكم متانا قرنوا بلاي الله مرجعكم جميعا متانا قرنوا بلاي الله فينبيكم بما كنتم فيه تختلفون أما اختلافي كيسال بيتانا هزار يقم ثبتان لسكدوته وجاكدوته الرجل خابتانا ذا شيء بدرو شيء جبراست شون ديني خواكوتو شيء شون درو كوتو شون حق راسي كوتو اختلافك لا إخوة حلو اختلافك إخوة هبوي خيره دو كده الله باي چند قندل بوي چند يتي بخوا بو چند يتي بخوا نبو يتي لا تودني خوي فاركاتو إبراهيم خوي مش مفهوم كان يكون كافر بيكاكا مثلا أما تندي بمشي وينا بمشي وتندي وباسي كنا لكن مش مفهومين الأخوة بس يابي هربو هذا خلق كافر كانوا كده كاكا وكافر شاخو جيني بقربان القرآن هذا كان بورنا كاتو حكم نادو بوي كاري بيكي الله توراة بيموتون حكم نكن بقرآن كافر حكم نكن ظالم في هجان وتوي حكم بينك فاسق أو إنجيل كوتم ربي خلونا لو قاولنا يوحنا ونما تينا ما أباسي أحكام الشرعية يعني كشيخ الله حكم بتاعنا نادبوش نادبوج وليحكم أهل الإنجيل بما أنزل الله فيه بو نادبوي كاري كبكن دبرو حد شو أنا بخير ذا حكم الشرعية يعني وزيتوا برو تحريف يعني كله اليوم دينية مجوال لكن إما بمنصي كتابنا رينا بخفر وبلا مع اسمنا بدو إنسان ما نعبرن القرآن كان بو ناقوره إنسان كنتونه توزي بخاري ومسلم أجر أدي قدما حتى منافق أمره هيا هم نوكي حد بكاني بنو بخاري ومسلم بمنعري قمان اللي عليه